سڵاوتان لێبێت جارێکی تر هاتمەوە خزمەتی ئەوەی بەڕێز بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ. ئێستاشە چینە لای راپۆرتێک کە لەسەر سەرەتای دروستبوونی ڕۆبۆت بۆمان ئامادە کردوون. با پێکەوە بینەری بین. ڕۆبۆت ئامێرێکی سربەخۆی میکانیکیە، دەتوانرێت کار و کردەوەکانی ڕۆژانەی پێ ئەنجام بدرێت. لە ڕۆژگاری ئەمڕۆ لە زۆربەی کارگەکان کە لە توانای مرۆڤ بەدەرن، ڕۆبۆتەکان کار ئاسانی دەکەن و بەکار دەبرن. ڕۆبۆت شێوە جۆریان جیاوازە، بەڵام بەگشتی هەر ئامێرێک فرمانێک جێبەجێ بکات لە ڕێی پرۆگرامکردن و بەیەکەوەبەستنی بەشەکانی لەسەر بۆردی دایک کە پرۆگرام کراوە، یەکێک لە کۆمپانیاکانی ڕۆبۆت توانای ڕۆبۆتێک بەرهەم بهێنێت کە دەتوانێت بۆ چەند جۆرە خزمەتگوزاریەک بەکاری بهێنرێت، وەک خزمەتکردن و چاودێریکردنی منداڵ و کامێرای چاودێریکردن کە توانای گەڕانی هەیە بەناو ماڵدا، یان وەک شۆفێری ئۆتۆمبیل، فڕۆکەوان یان جۆری درۆن واتە فڕۆکەی بێ فڕۆکەوان. جگە لە کاری خزمەتگوزاری دەتوانێت کاری سەربازی پێ بسپێرێت بەبێ ئەوەی هەست بە گەرما و سەرما بکات، یان برسی و تینووی ببێت، یاخود بترسێت لە دوژمن. ئەمەش پێشکەوتنێکی گرنگە بۆ بواری سەربازی. بێگومان گەلی کوردیش یەکێکە لەو نەتەوانەی کە لە دێر زەمانەوە بلیمەتی جۆراوجۆری لە بوارە جیاجیەکانی ژیاندا تێدا دەرکەوتووە. هەرچەندە بەهۆی ئەوەی تەکنۆلۆژیا ماوەیەکی کەمە ڕووی لە جیهان کردووە، بۆیە گەلی کورد لەم بوارەدا ڕۆڵی زۆر کەمە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە بلیمەت و کەسانی ناودارمان نەبێت. ناوی تەواوی بەدیع ئەلزەمان ئەبوولعەز بن ئیسماعیل بن ڕەزاز جەزری ناسراو بە جەزری، یەکێکە لە گەورە ئەندازیارەکانی میکانیک لە مێژوودا و لە ساڵی 1936 زاینی لە جەزیرە ئیبن عومەر بۆتانی ئێستا لەدایک بووە، دەکەوێتە ناوچەی شرناخ لە وڵاتی تورکیا کە سەر بە پارێزگای دیاربەکرا. گرنگترینیان ئەوە بوو کە هەڵسا بەدانانی بناغەیەک بۆ بواری دروستکردنی ڕۆبۆت، ئەویش لە ڕێگای زانستی ئۆتۆمات و دانانی چەند ئەلگۆریسمێک لە ڕێگەی وێنە و هاوکێشەی بیرکاری کە بووە هۆی ئەوەی بە باوکی ڕۆبۆت بناسێت. ڕۆبۆتە بەناوبانگەکان کێن؟ ڕۆبۆتی سۆفیا یەکێکە لە هەرە ڕۆبۆتە بەناوبانگەکانی جیهان کە پەرەی پێدراوە لەلایەن هۆنگ کۆنگ سەر بە کۆمپانیای هانسۆن. سۆفیا دەست بەکار بوو لە 14 دوای 2016 لە تەکساس یەکەم نمایشی کرد. سۆفیا وەکو مرۆڤێکی تەواوەتی لە چەندین بەرنامە تەلەڤیزیۆنیەکان ئامادە بووە. لە ئۆکتۆبەری 2017 سۆفیا توانی نیشتەجێی هەر شارێکی جیهان بێت. کوڕی زیرەک ئەم ڕۆبۆتە لە 2017 نمایش کرا لە لاس ڤێگاس کە کەسایەتی خۆی هەیە و بە ئاگایە و هەروەها دەتوانێت لە قسە تێ بگات و کەسەکان بناسێتەوە. جوڵەی سەری هەیە و دەنگێکی گونجاویشی هەیە. سۆنی ئەیبۆ ئەم جۆرە ڕۆبۆتە شێوەی سەگێکە هەستەکانی خۆی دەرئەبڕێت بەرامبەر ئەو کەسانی لە ماڵەکەیدا ئەژین. کۆمپانیای سۆنی ئاماژەی بەوەش کردووە کە لە داهاتوویەکی نزیک داوا لەم پۆپیە دەکەن زیاتر لە خاوەنەکەی نزیک بێتەوە. ڕۆبۆتی جۆری ئۆکتابۆس ئەم جۆرە ڕۆبۆتە بە هەمان شێوەی ئۆکتابۆس نەرمە و ئێسکیتیانە لە چەند ماسوولکەیەکی نەرم پێکهاتوون و جێگیرە و پێکاتەی سلیکۆنە. ڕۆبۆتی جۆری هۆندا ئەم جۆرە ڕۆبۆتە دروستکراوی دەستی کۆمپانیای هۆندایە. بەرزی ئەم ڕۆبۆتە 1.68 و هەروەها 85 کیلۆگرامە. تایبەتمەندی ئەم ڕۆبۆتە ئەتوانێت بە هەمان شێوەی مرۆڤ بڕوات و جێگیرە، دژە ئاوە و بەهێزە، دەستەکانی بۆ چەندی مەبەست بەکاردێن. ئایا ڕۆبۆت مەترسی هەیە؟ ڕۆبۆت پێوەستە بەو بەرنامە ڕێژەیەی کە پێی دراوە کار دەکات، واتە ڕۆبۆت توانای بیرکردنەوەی نییە جگە لەو چەند فەرمانەی کە تێیدا غەزن کراوە. واتە ڕۆبۆت ئەگەر تێک نەچوو بێت یان بەرنامەکەی هاک نەکرابێت، هیچ زیانێکی نابێت بۆ خاوەنەکەی. چی دەمێنێتەوە لە نێوان ڕۆبۆت و مرۆڤدا؟ بۆی هەیە لە ئایندەدا ڕۆبۆت بەرنامە ڕێژی بکرێت لەسەر مرۆڤ، واتە تەواوی زانیاری هەست و بیر و بۆچنی کەسێک کۆپی بکرێتە سەر ڕۆبۆتێک. واتە زانیاریەکان لە دەست ناچێت و تا دەبێت ڕۆبۆتەکە زیرەکتر دەبێت تا لە کۆتاییدا مرۆڤ پێویستی بە جەستی ئۆرگانیزمی نامێنێت. بۆی هەیە خەڵک خۆی بیەوێت لاشەی ڕۆبۆتێک بەکار بهێنێت. لە یادمان نەچێت مرۆڤ لە ژیانیدا تا دەگاتە ئاستێکی زانستی بەرز تەمەنی دەگاتە نزیکی 6 ساڵ. واتە بۆ ماوەیەکی کەم سوود لە زانایی و سوود لە بەرهەمی خوێندنەکەی دەبینێت. لە کاتێکدا ڕۆبۆت دەتوانێت هەمیشە سوود لە زانیاریەکانی وەربگرێت.
ئێستاشە چینە لای هەواڵە تەکنەلۆجیەکان کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری بین. بەهۆی یاری پۆبجیەوە پۆلیس دەگەنج دەستگیر دەکات لە ویلایەتی ڕاجکۆت. هەندێک لە وڵاتەکان لە ماوەی ڕابردوودا و پاش بڵاوبوونەوەی یاری پۆبجی هەستان بە پەیڕەوکردنی ڕێوشوێنی تون لەسەر بەکارهێنەرانی. ئەمەش بە تایبەت لە وڵاتانەی کە بە شێوەیەکی خێرا یاری پۆبجی لە نێو گەنجانیاندا بڵاوبووەتەوە. بەپێی راپۆرتێکی ماڵپەری ئیندیەن ئێکسپرێس پۆلیسی ویلایەتی ڕاجکۆت هەستاوە بە دەستگیرکردنی کۆمەڵی گەنج بە هۆکاری ئەنجامدانیان بۆ یاری پۆبجی لە شوێنێکی گشتیدا. بەپێی راپۆرتەکە ئەم دەگەنجەی لەلایەن پۆلیسەوە دەستگیرکران لە کاتی پرۆسی دەستگیرکردنەکەدا بە شێوەیەک ڕۆچووبوونە نێو یاریەکە بە تەواوی بێئاگابوون لەوەی لە دەوروبەریان دەگوزارێت و هێزی پۆلیس دەوروبەریان گرتووە. هەروەها بەپێی راپۆرتەکە لە ئێستادا پۆلیس هەڵدەستێ بە دەستگیرکردنی سەرجەم ئەو کەسانەی یاری پۆبجی ئەنجام دەدەن و ئەگەریش موبایلی هەر بەکارهێنەرێکیان پۆبجی تێدا جێگیر کرابێت ڕاستەوخۆ موبایلەکە لێوەردەگیرێت. هەروەها ئەگەر بەکارهێنەر لە کاتی ئەنجامدانی بۆ یاریەکە دەستگیر بکرێت ئەوە وەکو سەرپێچیەک بڕێک پارەی لێوەردەگیرێت و تەنانەت لە هەندێک حاڵەتیشدا بۆ ماوەیەکی دیاریکراو بەکارهێنەر زیندانی دەکرێت. هۆکاری ئەو دەستگیرکردنانەش دەگەڕێتەوە بۆ ئەو یاریە کە بووەتەوە سەرچاوەیەکی سەرەکی سەرقاڵکردنی خوێندکاران لە خوێندنگاکاندا و تەنانەت ئەو حاڵەتە گەشتووەتە فەرمانبەرانی دەستگا حکومیەکان و بووەتە هۆکاری دوورکەوتنەوەیان لە کارەکانیان بۆ جێبەجێ نەکردنی ئەرکەکانیان بە شێوەیەکی پێویست. بە فەرمی ئەپڵ ڕێککەوتنی ئەنجامدانی کۆنگرەی WWDC ئەم ساڵی ئاشکرا کرد. کۆمپانیای ئەپڵ بە فەرمی ڕێکەوت و شوێنی بەڕێوەچوونی کۆنگرەی گەشەپێدانی جیهانی WWDC ئەم ساڵی بە ئامادەبوونی هەزاران گەشەپێدەر و ڕۆژنامەنووس و میدیاکارانەوە ئاشکرا کرد. ئەپڵ ڕایگەیاند کە کۆنگرەی ئەم ساڵی WWDC ناوی WWDC 90 دەبێت لە ژێر ناوی Blood Mind Right Code کۆد بنووسە سەرسامیان بکە. کۆنگرەکە لە ڕێکەوتی 3 مانگی 6دا لە هۆڵی MCND شاری سان خۆسێ ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا بەڕێوە دەچێت. هەروەها 5 ڕۆژ دەخایەنێت و تاوەکو حوتی هەمان مانگ بەردەوام دەبێت. کۆنگرەکە تایبەت دەوێت بە نمایشکردنی نەرمەکاڵاکان و ئەو نەرمەکاڵانەی کە پێشبینی دەکرێت لە کۆنگرەی WWDC 90دا نمایش بکرێن و وەشانی نوێی هەریەکە لە سیستەمەکانی iOS 13 و macOS 10.15 و watchOS 6 و tvOS 13. پێشبینی دەکرێت لە وەشانی iOS 13دا دۆخی تاریک زیاد بکرێت و پەڕەی هۆم لە ئایپاد دووبارە دیزاین بکرێتەوە. گۆگڵ یەکەمین وەشانی تاقیکاری ئەندرۆید کیوی ڕاگەیاند. کۆمپانیای گۆگڵ یەکەمین وەشانی تاقیکاری لە سیستەمی ئەندرۆید کیو ڕاگەیاند. هاوکات چەند تایبەتمەندیەکی نوێی سیستەمەکەی ئاشکرا کرد. وەشانە نوێیەکەی ئەندرۆید زیاتر پارێزراوە، خاوەن تایبەتمەندی زیاترە، لە گشت بەشەکان و زیاتر گونجێنراوە لەگەڵ موبایلە چەماویەکە. لە ئەندرۆید کیودا بەکارهێنەران بژاردەی زیاتریان دەبێت لە بەخشینی مۆڵەتی ناونیشان بە ئەپەکان، وەکو پێدانی مۆڵەتی بەخشینی ناونیشان تەنها لە کاتی بەکارهێنانی ئەپەکە یاخود بۆ هەموو کاتێک. هەروەها گۆگڵ چارەسەری کێشەی خاوی چالاکی بەشی هاوبەشی پێکردنی کردووە، ئەویش بە زیادکردنی لیستێکی نوێ بە ناوی شێرینگ شۆرتکەت. لەگەڵ نەمان یاخود پچڕانی پەیوەندی ئینتەرنێتدا لە نێو وێبگەرەکاندا ڕاستەوخۆ بەشی ڕێخستنی پەیوەندی ئینتەرنێتەکان بۆ دەکرێتەوە کە دەتوانیت بە ئاسانترین شێوە چارەسەری نەمانی ئینتەرنێت بکەیت، ئەمەش بە پێوەستبوون بە ئینتەرنێتێکی نوێەوە. گۆگڵ لە کۆنگرەی گۆگڵ I/O 2019 ئەم ساڵیشدا وەشانی نوێی ئەندرۆیدی بە ناوی ئەندرۆید کیو نمایش دەکات و تایبەتمەندەکانی دەناسێنێت وا بڕیارە کۆنگرەکە 7 بۆ 9 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. مایکرۆسۆفت دەست دەکات بە ڕەوانەکردنی ئاگادارکەرەوە بۆ بەکارهێنەرانی ویندۆوس 7 بە مەبەستی وەستاندنی پشتگیری. کۆمپانیای مایکرۆسۆفت ڕایگەیاند کە بەم نزیکانە دەست دەکات بە ڕەوانەکردنی ئاگادارکەرەوەی تایبەت بۆ بەکارهێنەرانی سیستەمی ویندۆوس 7.
بە مەبەستی ئاگادارکردنەوەیان لە ڕاوەستاندنی پشتگیری لە سیستەمەکە لە ماوەیەکی نزیکی داهاتوودا. کۆمپانیاکە لە مانگی داهاتووە دەست دەکات بە ناردنی ئاگادارکەرەوەی ڕاوەستاندنی پشتگیری لە سیستەمەکە. هەروەکو کۆمپانیاکە ئاماژەی پێدەکات لە نزیکەی ڕێکەوتی 14 ساڵی داهاتووە مایکرۆسۆفت دەست هەڵدەگرێت لە ناردنی وەشانی ئاسایشی و زیادکردنی تایبەتمەندی بۆ سیستەمەکە و چیدی کە هیچ پشتگیریەکی لێ ناکات. ئاگادارکەرەوەکە لەگەڵ گشت جارێک لە هەڵکردنی ئامێری کارکردوو بە دەردەکەوێت، بەڵام دەتوانرێت لا ببرێت و بژاردەی نیشان نەدانەوەی هەمیشەییشی دەبێت. هەروەها کۆمپانیاکە پێشنیار بۆ بەکارهێنەرانی سیستەمەکە دەکات وەشانی سیستەمەکەیان بەرز بکەنەوە بۆ ویندۆزدا، بەڵام نوێکردنەوەی وەشان لە ویندۆز 7 بۆ ویندۆزدا بە خۆڕایی نابێت، بەڵکو دەبێت پارە بدرێت بۆ سەر لە نوێ چالاکردنی سیستەمەکە. لە ڕێکەوتی 22 ساڵی 2009دا مایکرۆسۆفت یەکەمین وەشانی گشتی لە سیستەمی ویندۆز 7 بەردەست کرد. دواوەشانی سیستەمەکە لە ساڵی 2011دا بڵاوکرایەوە. وەکو دیارە کەمتر لە ساڵێکی ماوە بۆ ماڵاواییکردن لە ویندۆز 7 بە یەکجاری. ئەگەر تاوەکو ئێستا بەکارهێنەری ویندۆز 7 پێویستە لە ئێستا هەڵی داگرتنی دوایین وەشانی ویندۆز بدەیت کە ویندۆز 10. بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز. لەم بەرنامەیەدا باز لە پەیوەندی نێوان مرۆڤ و ڕۆبۆت دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ڕێباز مەلانەبی، ماستەر لە بواری زانستی کۆمپیوتەر. مامۆستا ئەمەوێ بزانم ڕۆبۆت چییە و چەند جۆری هەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان. پێشەشەمێ سپاس بڵین پیرۆزباییکردنەوەی و کەناڵەتان لێ بکەم. هیوادارم هەروەک چۆن لە کۆمەڵە بواری ترا پێشەنگن لەم ڕۆژەوە پێشەنگ بن لە ڕووی زانست و معریفە و داهێنانی تازەوە. سەوارت بە پرسیارەکەشت چۆن دەکرێت ڕۆبۆتەکان پێش ئێمە پێویستە بزانین ڕۆبۆت چییە، دواتر ڕۆبۆتیک چیە، اینجا بێنە سەر پەیوەندیەوەوانە. ڕۆبۆت تاوان زانستێکی زۆر تازە نییە، بۆ یەکەم جار لە ساڵی 1920ەوە ئەم زانستە داهێنراوە لەلایەن زانایەکەوە کە بەناوی کاپێکەوە لە کۆمەڵە شتی بچووکەوە دواتر وردەوە پەرەی پێدراوە تا ئەوەی کە دەیبینین ئەم ڕۆبۆتە شتێکی زۆر پڕبایەخ و زۆر جێگرنگی توێژەرەکان لە هەموو ڕێکەوە توێژەران کاری لەسەر دەکەن. ڕۆبۆت چییە؟ ڕۆبۆت هەر شتێکە یان داهێنراوێکە کە کۆمەڵێ ئەکشن یا کۆمەڵە فەنکشن جێبەجێ دەکات وەکو لاساییکردنەوەیەک یان هاوشەوەی مرۆڤ، بەڵام لە کاتێکی کەمتر بە دیقەیەکی زیاتر. یعنی هەمان ئەو ئیشانە دەکات کە مرۆڤەکان دەتوانین بیکەن، بەڵام بە شێوەیەکی بڵین دەتوانین بڵین کەمترن ئەگەری هەڵا یان ڕوودانی هەڵە هەیە لەو کاتێک کەم جێبەجێ دەکات و لە هەمان کاتیشە کاتێکی زۆر کەمتری پێویستە بۆ جێبەجێکردنی. پەیوەندی نێوان ئەم دوانە تا دێت یان تا زیاتر زانست لەم بوارە ئیشەکە بەرەو پێشەڕۆ پەیوەندی نێوان مرۆڤ و ڕۆبۆتەکانیش بەرەو باشترەچێت. ئەوەی کە تا ئێستا هەیە ناتوانین بە دەقیقی بڵین پەیوەندیەکی چۆنە، چونکە ئەوەی کە دەیبین ڕۆبۆتەکان تا ئێستا لە لابەکانە هەن لە کۆمەڵە شوێنی داخراوە هەیە، نەبووە شتێکی عام تا لە دەرەوە ببینزانین بەرکەوتیان هاوشەوەی چۆنە لەگەڵ مرۆڤەکان. بەڵام بەپێی ئەوەی کە دەیبینین و یان ئەوەی دەکرێ و ڕۆژانە نمایش دەخرێتە بەردەستی خەڵکیان بۆ خەڵک دەخرێتە ڕوو، دەتوانین بڵین پەیوەندیکی زۆر باش دەبێت لە ڕووی ئاسانکاری بۆ کۆمەڵە کاروبار، لە ڕووی جێبەجێکردنی هەموو ئەو ئیش و کارانەی کە لە ڕووی بڵین لە ژیانی ڕۆژان بە قورستریان کاتێکی زیاتری پێویست. ئامانج لە دروستکردنی ڕۆبۆت چی بوو؟ ئامانج لە دروستکردنی ڕۆبۆت وەکو ئاماژەم پێ لەسەرتا کۆمەڵی خاڵە، بەڵام دوو خاڵی زۆر جەوهەری. یەکێکەوانە خێرایی لە جێبەجێکردنی کاروبارەکانە، دووەم ئەوەیە کە ئێمە کەمترین ئەگەری ڕوودانی هەڵە یا کەم کوڕی لە کارەکانە مەجال بهێڵینەوە بۆ ڕوودانی ئەو کارانە. یعنی بە نمونە ئەگەر ئێمە نمونە وەرگین لە بواری پزیشکیە، لە بواری پزیشکیا بە نمونە گەمە نمونە وەرگین کۆمەڵێ ئۆپەرەیشن کۆمەڵە عملیات هەیە، ڕەنگە کاتێکی زۆری پێویست بێت و لە هەمان کاتە ئەگەری یان هەر ئەگەرێکی خراپ کە دەکرێت ڕووبدا زۆرە. بەڵام بەهێنانی ڕۆبۆتێک یان ئەگەر ئێمە بتوانین ئیسفادە لە ڕۆبۆتەکان بکەین بۆ جێبەجێکردنی ئەم ئۆپەرەیشنە و عملیاتە، دەکرێت زیاتر دڵنیابین لە سەرکەوتوی ئیشەکان و لە کاتێکی کەمتری شاتوانین شتانە جێبەجێ بکرێت. ڕۆبۆت دەکرێت ببێت بە جێگرەوەی مرۆڤ؟ بێگومان دەکرێت، بەڵام بەو خێرایە ژنا، چونکە لامان کاتە ڕاستە ڕۆبۆتەکان کۆمەڵە کاروبار یان تەساولات بۆ ژیانی ڕۆژانی ئێمە دەکەن، بەڵام ئەبێ بیر ئاگداری ئەو خاڵش بین کە قورسە
یان بڕیار بدەینیان بمانەوێت وەک بڵین لە ڕووی زانستێکەوە قسەکەم ڕۆبۆت ببێت بە جێگرەوەی مرۆڤ چونکە لەو کاتە ئێمە ئەبێ کۆمەڵە حساباتی تر هەیە لێک بدرێتەوە بۆ نمونە ئەی مرۆڤەکان لەکوێی ژیانی ڕۆژانەیە بۆ نمونە ئیشکارەکان جێبەجێ دەکەن تۆ ئەگەر بە ڕۆبۆتێکیشی 1000 کەسم بۆ ئەو 1000 کەسە لەکوێ جێەکەیتەوە کە بژێوی ژیانی ڕۆژانیان لەسەر و ئیش و کارانەیە لەبەرەوە بێت بە تۆزێ بە حساسیەوە هەسکۆت لەگەڵ ئەم بارودۆخە بکرێت. بەڵێ پەیوەندی لە نێوان ڕۆبۆت و مرۆڤ دروست بووە لە چ ئاستێکدایە؟ بێگومان دروست بووە چونکە کۆمەڵێ فکرە یا کۆمەڵە ئایدیا هەیە ئێشتا کۆنسێپتە ینی بە تەواوی نەکەوتەتە ئەمری بڵین بواری واقعەوە بەڵام دەبین خەڵکانێکی زۆر لە ئێستاوە لە پێشدا بڵین داوایان کردووە کە ئەم ڕۆبۆتەکەوتە بازار و بێنن بۆ شەریکاتەکانیان بۆ ماڵەکانیان یان بۆ شوێنی کارەکانیان لەبەرەوە پەیوەندیەکە دروست بۆ پەیوەندیەکی باشیشە بەڵام دووبارەی دەکەمەوە ئەبێت ئێمە هەڵوێستە لەسەر ئەو پەیوەندی بکرێن چونکە ڕۆبۆت لە کۆتاییدا شتێکی بەرمەجە کراوە تەنها ئەو شتانە جێبەجێەکە کە پێی وتراوە یا بۆی نووسراوە وەکو جیاواز لە مرۆڤکە بەپێی عاتفە یان بەپێی بارودۆخ و دەوروبەر دەتوانێت قەرار بە لەسەر شتەکان. بەڵێ ئەی پەیوەندی نێوان ڕۆبۆتەکان خۆیان چۆنە وە چۆن دەبێت؟ پەیوەندی نێوان ڕۆبۆتەکان خۆیان ئەمە شتێکە لە ئازار توێژینەوەی تیاکرێت چونکە وەکو وتم هێشتا بە تەواوی ڕۆبۆتەکان لە بازارەکانە یان لە شوێنەکانە نەخراونەتە بەردەست تا بتوانین قەرار لەسەرەوە بدەین بەڵام لەبەرەوەی تا ئێستا نەگەیشتوونە تا ئاسێک کە ڕۆبۆتەکان ئیمۆشنیان هەبێت یعنی چۆن بڵێ وەکو مرۆڤایەتی هەست بە ئەحساس و هەست بکات لەبەرەوە پێم وایە شتێکی ئەو تۆ نابێت ناتوانین پێوانەی ئەو بکەین کە لە نێوان ڕۆبۆتەکانە پەیوەندیکی باش دەبێت کۆمەڵە شت هەیە کۆمەڵە ئایدیا هەیە کۆمەڵە توێژینەوە هەیە لەمان کاتە کۆمەڵە ئەفلامیش هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام ئەمانە هەمووی تا ئێستا خەیاڵە ئەین نەکەوتە دەباری واقعەوە تا ئێمە بتوانین 100% بزانین پەیوەندی نێوان ڕۆبۆتەکان چۆنە بێت. ڕۆبۆتەکان چی لە ژیانی ئێمە دەگۆڕن؟ زۆر شت دەگۆڕن دەتوانن لە سایەسەتی ژیانی مرۆڤایەتی بگۆڕن زیاتر ڕەوڕەوەی ژیان خێراتر بکەن لە ڕووی زانست و تەکنۆلۆژیا لە ڕووی پێشکەوتنەوە چونکە ئەمڕۆ لە هەموو ڕوویەکەوە یان هەر بوارێکی ژیان بگری سەرەکەی تەکنۆلۆژیا کاریگەری هەیە بەسەریەوە لە زمنی ئەمیشە ئەگەر کەسێک یان ئەگەر شتێک هەبێ ببێتە یاریدەدەر بۆ ئەو ڕەوڕەوەی پێشکەوتنە بێگومان کاریگەری لەسەر خودی کەسەکانی ژیان لە سەر خودی مرۆڤایەتی ژەبێت. بەڵێ دەکرێت ڕۆبۆتەکان زەرەر و زیانیان هەبێت بۆ ژیانی مرۆڤ یاخود بۆ مرۆڤایەتی؟ تا ئێستا نەخێر بەڵام دەکرێت ببێت لە کۆتاییە بەڵێ لە ئاخیرە بۆچی چونکە لە ئازال ئەمانە توێژەرەکان خەڵکانی شارەزا لە واردائیش لەسەر ئەم بابەتە ئەکەن باشەوە لە زۆر توێژینەوە شامی خوێندومەتەوە کە باسی ئەوە کراوە ئێمە جۆرێک لە ڕۆبۆتمانەیە کە پێی دەوترێت ئەسیستیڤ ڕۆبۆت یعنی ئەوانەی کە وەکو یارمەتیدەری تاک خەڵکی شەخص بەکاردێ لەم حاڵەتەیە دەکرێت ئەمانە زیان بەخش بن بۆ مرۆڤ بۆچی چونکە ئێمە ئەگەر نمونەی کارەبا بوەگرم کارەبا خۆی شتێکی سوود بەخشە بەڵام لە هەندێک کاتە شۆرتێکی کارەبا خەلەلێکی کارەبا بێتە شتێکی زیان بەخش بۆ مرۆڤایەتی بە هەمان شێوە ڕۆبۆتەکانی شتێکی بەرمەجە کراوە دەکرێت خەلەلێک لە بەشێکی کۆدەکە خەلەلێک لە بەشێکی دیزاینیان هەر بەشێکی پرۆگرامی ڕۆبۆتەکە ببێتە شتێکی زیان بەخش بۆ مرۆڤایەتی. ڕۆبۆتەکان تا چەند لە کارەکانیاندا سەرکەوتون؟ تقریبا ناتوانین پێوانەی بکەین بۆچی چونکە پێوانەکە لەسەر دوو ئەساسە یەک ئەو شتەی کە بۆ ڕۆبۆتەکە نووسراویان ئەو هەدەفەی کە ڕۆبۆتەکەی بۆ دروست کراوە بە نمونە بۆنە ئێمە ڕۆبۆتمانەیە بەس لە بواری پزیشکی بەکاردێ و ڕۆبۆتمانەیە بەس بۆ بواری منداڵان بەکاردێ و ڕۆبۆتمانەیە بەس لە مەتبەخا بەکاردێ بڵین لە چێشخانەیە هەر یەکێک لەو ڕۆبۆتانە ئەو شتەی ئەو ئەرکەی ئەو تاسکەی بۆی دانراوە جیاوازە لە ڕۆبۆتی شتێکە بۆ ئەرکێکی تر بڵین دروست کراوە لەبەرەوە بە پێی جۆری هینەکە بە پێی جۆری ئەو بەرمەجەی بۆ نووسراوە دەتوانین پێوانەی بکەین بڵین ئەمە لە سایە ئەوەنەی ئیشەکانی جێبەجێ کردووە بەڵام لە چەندی ئیش و کاروبارەکانی ژیانی ئێمە بەڕێدەکات ئەمە شتێکی ترە تا ئێستا نەگەیشتونێتە حاڵتێک کە ڕۆبۆتەکان خۆیان ئیسفادە لە تەجروبەی پێشتر بکەنەوە یعنی لەسەر ئەساسی ئەوە قرار بن تەنها ئەوە جێبەجێکن کە پێوتراوە لە ئێستا کۆمەڵە توێژەر کۆمەڵە زانکۆی زۆر بەناوبانگیش لەسەرەوەکەن کە هاوشەوەی مرۆڤ ڕۆبۆتەکانیش لەسەر تەجاروب ئیش بکەن یعنی کۆمەڵە حاڵەت کە ڕوویداوە پێشتر لە دوایە ئەمان حاڵەت بەڵام بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵ بکات بە نمونە منداڵ تۆ ڕۆبۆتێکی تێناوە بۆ ئاگاداربوون لە منداڵەکەت
باشە مناڵەکە شیرێکە ڕێژێ ڕەنگە تەبیعی بێ بەلای ڕۆبۆتەکەەوە بەڵام بۆ جاری دووەم کەزانێ ئەم شیڕشنە کێشەنی بڵێن کێشەیەک دروستەکە یان شوێنێک پیسەکە یان ئەبێتە خۆیەک بۆ مناڵەکە بێت لەسەر ئەساسی ئەوە قەرار بکەنەوە ئەو مناڵە ئەوی شەبکە لەو بابەتە. ئەمە لە ڕووی خێرایی شەوانێ ڕاستە بۆ کارکردنی ڕۆبۆتەکان بێگومان لە ڕووی خێراییشەوە ماشێت خێرایی کەمەکاتەوەتە. بێگومان مامۆسا تا چەند ڕۆبۆتەکان مرۆڤ لە زیان و مەترسی لە کاتی کارکردندا کەم دەکەنەوانێ؟ بێگومان کاریگەریان هەیە لە ساسات کاریگەریە بێ بۆچی چونکە ئێمە ئەگەر نمونی کرێکارە وەرین لە کارگەیەکە بەیانەکەی بە شازێکی شەکانی هۆڵگەی بە شازێک ئەوارەکەی پێشازێک بۆچی چونکە هیلاکی جەستە هیلاکی مێشک بە نمونە برسێتی ئەجوای کارەکە شوێنی کارەکە دەوروبەری کارەکە هەموو ئەوانە کاریگەری هەیە لەسەر کرێکارەکە بەڵام ئەگەر ڕۆبۆتێک ئیش بکە لە بەیانیا بێت یا لە نیۆڕۆیا بێت لە ئێوارە بێت بە هەمان میکانیزم ئیشەکە بۆچی چونکە وەکو لە پێشترش ئاواژەم پێکرد ئەمانە بەو شێوازە ئیشەکەن کە پێی وتراوە لەبەرەوە هیچ خاوبوونەوەیەک لە ئیشەکانیان نابێت بەو شێوازە ئیشەکە کە بۆی نووسراوەیتر لە هەر کاتێکی ڕۆژا بێت یان لە سەرەتایە بێ یان لە کۆتایی بێت مەبەستم لە ئەو زیانانی کاتێکە بۆ نمونە ئەگەر مرۆڤێک ئیشەکە بکات مەترسی و زیانی لەسرە بەڵام ڕۆبۆت لەم ڕۆوانێ زیان و مەترسی لەسەر ژیانی مرۆڤ کەم کاتەوە. بێگوای منش نمونەکەم هەمان شەوی بەرەمونە کرێکارێک لە بەیانیا کێشەی نییە بەڵام لە ئێوارەیە کۆمەڵی هۆکارە ڕەنگە بێتەوەیە کە ئەمە ناتوانێتکو پێویست ئیشەکە بکەن هەر کەم و کوڕێکیش لە ئیشەکە ڕەنگە ببێتە لە دەرەنجامە زەرێکی گەورە بە خودی کەسەکە یا دەوروبەر یا کاگەکە بگەێنێ بەنمونە لە کارگەیەکی قیرا بەنمونە لە کارگەیەکی دروستکردنی تاقەمەنیە یان کۆمەڵە نمونەی زۆرمان هەیە لە بابەتە بەڵام ئەگەر ڕۆبۆتێک لە بری ئەوشکە لە هەر کاتێکا بێت بە مەزبوطی ئەو نیشانەکە کە پێی وتراوە لەبەرەوە بێگومان کۆمەڵە نەکارمەترسی کۆمەڵە ئیشکاراتی تریش هەیە لە ئەگەر ڕۆبۆت لە بری مرۆڤ هەمان ئیش دەبەجێبکە ئەو ئیشکاراتانش ناکرێت ڕوو بدەن. بەکارهێنانی ڕۆبۆت لە کارەکانی ڕۆژانەی مرۆڤدا وا ناکات لە داهاتوودا ڕۆڵ و دەستی مرۆڤ کەم کاتەوانێ؟ بێگومان نەکات لە ژای ڕۆژانە لە زۆربەی ئێستاگەمە شەریکاتە گەورەکانەوە بن لە ڕووی ئۆتۆمبیلەوە بەنمونە شەریکێکی گەورەی وەکو فۆرد بەنمونە یان مارسێدس یان نازام هەر شتێکی تر کە ئێمە وەریەگرین بە سەدان هەزار کرێکاریشی تیاکە بەڵام ئێستا ئەگەر ڕۆبۆت بچێتە ئەو شوێنە یان بە بەکارهێنانی ڕۆبۆت ژمارەی کرێکارەکانیان لە 100,000 کەم بۆتەوە بۆ 30,000 بۆ 20,000 لەبەرەوە بێگومان بەدیلە بۆ بە بەدیل و زیاتریش لە داهاتوە دەکرێت بێت بە جێگرەوەی مرۆڤ لە هەموو کاروبارەکان. ئایندەی زانستی ڕۆبۆتیک لە داهاتوە بەرەوچوو هەنگاو دەنێ؟ بەردەوام لە ئازار توێژەران بابەتێکی گەرمی توێژەران ئەم بابەتە لە ئازاریشی لەسەرەکەن بۆچی چونکە زیاتر هێشتا ئەمانە لە لابەکان هەن نەبووە بە شتێکی ئەم تاوچێتەوە بەڵام بەردەوام کاری لەسەرەکەن لەبەرەوە زانستی ڕۆبۆتیک پێم وایە لە ئایندێکی نزیکە بە تاوی ئەوەی کە دەوترێت ئەوەی کە قسەی لەسەر کراوە تا ئێستا نەبوو بە حقیقەت لە ئایندێکی نزیکا دەکرێت بە بەعقیت بە خستنە بازاری ڕۆبۆتەکانەوە بە جێبەجێکردنی هەم ئەو کاروبارانە یان بەپێی جۆری ڕۆبۆتەکان کە دەخرێتە بازارەوە جێبەجێکردنی ئەو کاروباران لە ڕوانگەی هەرێکێک لە جۆرەکانیانەوە دەکرێت ببێتەوە. دەکرێت ڕۆبۆتەکان بگەێنە ئاستێکە هەست و سۆزیان هەبێت؟ لە ئێستا ئیش لەسەرەوەکەن پێم وایە بۆچی چونکە ئیسفادەیان لە خانەکانی نێشتی مرۆڤ کردووە بۆ توێژینەوەیان ئیشکردن لەسەریەوە هەمان ئەو میکانیزمانەی کە مێشتی مرۆڤ پێ هەڵەسێت خەریکن تەجروبەیەکەن لەگەڵ ڕۆبۆتەکانە یا ئەیخەنە سەر کۆمەڵە شێوازی ڕۆبۆت و تەجروبەیەکەن بۆی بزان تا چەند ڕۆبۆتەکان دەکرێت هەمان ئیسجامی مرۆڤیانە بێت لەبەرەوە پێم وایە لە ئایندێکی ناڵم نزیکا بەڵام لە ئایندەیە بێگومان ڕۆبۆتەکانش دەکرێت وەکو مرۆڤ مامەڵە بکەن یا هەڵسوکەوت بکەن و هەموو ئەو کاریگەریانێنە هەموو ئەو شتانی کە کاریگەریان هەیە لەسەر کەسایەتی مرۆڤەکان لەسەر ڕۆبۆتەکانیشیان بێت. بەڵێ بۆچی بەردەوام توێژەران کار لەسەر زانست و ئەلگۆریزمی نوێ دەکەن لەم بوارەتە؟ چونکە زانستێکی تازەیەوە مەجای دۆزینەوەی تازە مەجای شتی تازەشی تایە ئەوکو شتر تا ئێستا ئەمە 100% ئەوەی کە دەوترێت لەسەر ڕۆبۆتەکان 100% لە باری حقیقەتدا جێبەجێ نەکراوە بۆیە زیاتر توێژەران گرنگی دەن بۆ بابەتەیان لەو بارایشەکەن بۆی لانی کەم بەشێکی ئەوەی کە دەوترێت لەسەر ڕۆبۆت یان لەسەر زانستی ڕۆبۆتیک بخرێتە حقیقەت بکرێت بە حقیقەت و لە ژای ڕۆژانە ئیسفادەی لێ بکەین. لە کوردستاندا تا چەند گرنگی دەدرێت بە دروستکردن یاخود بەرەو پێشچوونی ڕۆبۆت؟
بە هیچ شەوێک لە کوردستان تا ئێستا نەکاری لەسەرکراوە نەباسیش کراوە بە پێچەوانەی زۆر شتەوە تەمان زۆر لایەنمان هەیە لە ڕووی زانستەوە ئیمالکراوە بەڵام یەکێک لەو بابەتانەی کە کەس باسی ناکە بابەتی ڕۆبۆت و ڕۆبۆتیکە لە کوردستانە و لەبەر ئەوەش دەبینین کە یان بە باشتر دەتوانم بڵم بە وەکو پێشنیارێکی لە بەرنامەکەەوە بۆ دەکرێت زۆر بە ئاسانی هەرێمی کوردستان یان زانکۆکانی کوردستان لە ڕووی ڕۆبەتیکەوە ئیسفادە بکەن بەهێنانی کۆمەڵە لاب کە تێچوویەکی زۆر کەمیشی پێویستە بۆچی چونکە ئێمە لە زانکۆکان دەبینین کۆمەڵە فێرخواز یا کۆمەڵە خوێنکاری زۆر باشمان هەیە لەو بارانە ئیشەکان و کۆمەڵە گروپی بچکۆ لەو بڵین وەسەتمان هەیە کە لەو بابەتە ئیشەکەن خەڵکێکی زۆر باشمان هەیە بەڵام وەسایل نییە چۆن وا بکەین گرنگجی بن بەم بوارە چۆن بکەین ئەتوانین بڵین زانکۆکان بودجێکی تایبەت بە ئەو بوارە دابرێن یان لانی کەم هەموو ئەو شتا ئەو وەسایلەکان فراهم بکەن بۆ ئەو کەسانی کە دەوانەوێت لەم بابەتە ئیش بکەن بە دروستکردنی لابێکی تایبەت بەو بابەتە و بە دڵنیاییشەوە من دەتوانم بڵم ئەم بابەتە جگە لەوەی کە لایەنێکی زانستی و معریفی هەیە لە هەمان کاتە دەکرێن زانکۆکان وەکو بزنسیش ئیشی لەسەر بکەن ئەمە نمونی زۆرمان هەیە لەو لابانەی کە لە زانکۆکانی دەرەوەی وڵات ئیش لەسەر ڕۆبۆتیک و ئەی و کۆمەڵ لە بابەتی دەکەن خۆیان نەک بودجێ خۆیان دابین دەکەن بەڵکو بوونەتە داهات بۆ زانکۆکانیش و بۆ کۆمەڵە شوێنی تریشوە ئێستا فەندی زۆر گەورە هەیە لە هەموو عالەمە بە 10 ملیۆن و 20 ملیۆن کۆمپانیاکان کۆمەڵە بەشی حکوومەت یان سێکتەری تایبەت لە هەر ڕوویەکەوە بگری بە تایبەت داوا لەو ناوەندان دەکەن کە ڕۆبۆتێکیان بۆ دروستکەن بەو مواسەفاتە یان بەشێک یان شتێکیان بۆ دروستکەن بۆ جێبەجێکردنی کاروبارەکانیان لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەگەر زانکۆکان بتوانن بەشێک لەو بودجەیە کە هەیەە دڵنیان بودجەیەکی گەورەی ناوێت لابێک دروست بکەن وەسایل تەرتیب بکەن بۆ ئەو خەڵکێکە لەو بارەی شەکە جگە لە ڕووی زانست و بڵین ئەکادمیەکەوە ئێمە بەرەوە پێش دەچین و بە دڵنیای شۆ دەبێتە لانێکی باشی بزنس بۆ ناوەندەکە زۆر باشە مامۆستا منی هیچی وام نەماوە ئەگەر تۆ هەشتێکت هەیە زۆر سپاس دووبارە بەخێربێن سەرچاو زۆر سپاس بۆ تۆش بینەرانی ئازیز هیوادارم گفتوگوی ئەم جارەمان لەسەر ئەم بابەتە جێگای سوود بێ بۆ ئێوەی بەڕێز دەچینە لای مامۆستا کۆسار بڕگێکی نوێی بۆ ئامادە کردوین سڵاو هاوڕێیان و خوێندکارانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرگەی شوێنێ لە بەرنامەی سپیوتێک بە خزمەتمانەگەم ئەمڕۆ دێین باسی بەرنامەیەکتان بۆ وەکەم کە جێی کۆمپیوتەری واقعیەکرێتەوە ئەیچ بەرنامەی وێم وەیرە کە لێرەدا کۆنێکشنی نێوان دوو کۆمپیوتەرەکەم کە لە بەشێک لە ئیشەکەی ئەمڕۆمان نێتۆرکێکی سادە دروستەکەین ئەویش کۆنێکشنی نێوان دوو کۆمپیوتەر یاخود زیاترە بە بەکارهێنانی ئەم بەرنامێ تۆی خوێندکار تۆی عزیز ئەگەر سەرنج بی لە سەر بەرنامەکە من لێرە بەرنامەیە دوو کۆمپیوتەرم بۆ حازر کردووی کە کۆنێکشنی نێوان ئەم دوانە لە واقعە پێویستی بە دوو کۆمپیوتەر و کێبڵەکانێک ێسا بۆت باسەکەم ئەگە بین باسی پێناسێکی سادە لەسەر ئەم بەرنمەیەکەین بەرنامی VMware سۆفتوێرێکە بۆ دروستکردن و دامەزرانی کۆمپیوتەر بە شێوەیەکی خەیاڵی بۆی بتوانین ئیشوکارەکانمان بە شێوەیەکی عملی یاخۆ بە شێوەیەکی پراتیکی لەسەر ئەم بەرنامەیە جێبەجێ بکەین بە بێک بەکارهێنانی کۆمپیوتەری ڕاستی و لە ئێستادا بەشێکی زۆری ئیشوکارەکانی جیهان جێبەجێ کردەوە کە خەریکە تاو جێگای کۆمپیوتەرە ڕاستەکان کرێتەوە ئێستا بین سەرنج بدەین دوو کۆمپیوتەرم بۆ دروست کردوون ئەمەیە کۆنێکشنی نێوان ئەم دوو کۆمپیوتەرەکەم بە بەکارهێنانی ئەم بەرنامەیە کە بەرنامی کۆمپیوتەرەکە چیە پێر تو پێر کۆنێکشنە پێر تو پێر کۆنێکشن چییە جۆرێکی سادەی نێتۆرکە بۆ پێکەوە بەستنی دوو دیڤایس وەکو لە ئێرەدا ئاماژەی پێگەم یا زیاتر و تاوەکو دە کۆمپیوتەر ڕێگامان پێە لە ڕێگەی ناوەندێکەوە بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاریە لە نێوان ئەم دوو کۆمپیوتەرانی تۆ باتی بێ لە باتی فلاشێکیان لە باتی سیدیەک بەکاربێنی ئەتوانی کۆنێکشنی نێوان ئەم دوو دیڤایسێ بکەی بە پێر تۆ پێر کۆنێکشن بۆچی بۆ بینایەک بۆ خانوویەک بۆ ئۆفیسێک کە ڕێگاکە ئاسانترە بزانین سوودەکانی پێر تۆ پێر کۆنێکشن چییە یەکەم دامەزرانی زۆر ئاسانە دوو بۆ ڕاپەڕانی ئیشوکارەکانمانە سێ ینی لە ڕووی مادیەوە کولفەیەکی زۆر کەمی تێسێ چوار کات زۆرە گەڕانی و کات زۆر نابە بەڵام تەنها خاڵێکی لاوازێ ئەویش لە ڕووی سکیوریتیەوە زۆر لاوازە دروستکردنەکەی ئەگەر بین ئاماژە بکەین تۆی خوێندکە سەرنج بین ئەمە کۆمپیوتەری یەکەمە
هەروە کۆمپیوتەری دوو میشمەیە کەواتە دوو کۆمپیوتەرمەیە PC1 لەگەڵ PC2 ئەبێ ئەم خاڵانە ئەنجام دەم لە هەر کۆمپیوتەرە تکایە خوێندکاری عزیز خوێندکاری خۆشەویست لەسەر هەمان ئەو کۆمپیوتەرێکە کۆنێکشنەکەی بە کۆمپیوتەرەکەی ترەوە ئەبێ هەمان خاڵ ئەنجام دەین یەکەم شت کە زۆر گرنگە بەکاربێنانی ئەم دوو کۆمپیوتەرە بێ کێبڵێ بەکاربێنی وەکو لەوانەکانی پێشوا بۆم باس کردی دوو دیڤایس وەک یەک کێبڵی کرۆسۆڤەرە کە شێوازی ستانداردەکانی لە حەڵقەکانی پێشوا باسمان کرد دوو یەینە سەر کلیکەکەین لەسەر ستارت ئینچینە سەر CMD کە پێوترێ ڕەنگ شاشەی ڕەش ئەگەر لێرا سەرنج بدەین آیپیەکمان هەیە خوێندکاری عزیز بۆ تێستی مەشین تێز مەشین واتە تێستی لانکار NIC کارتەکەی تۆ واتە شوێنی ئیسەرنێت پۆ ئەو شوێنی کە ئارژەی لێ بەسین جا هەمانە دوو زۆرە وایرلێز یاخود کێبڵە آیپیەکمان یاڵین پینگەکەین بۆ 127.0.0.1 ئینتەرەکەین چاوەڕێیەکەین ئەگەر ئام سەرنج بدەیت لەلاو نووسراوە ریپلای فرۆم هەر کاتێک ریپلای فرۆم آیپیەکەی نووسی و بایتەکەی یایتەیە واتە هیچ کێشەیەکت نییە ئەم کۆمپیوتەری تۆ یان ئەم پینگەیکەیەکی بۆ ئەو آیپیە هیچ کێشەیەشی نییە ئەمە یەکەم شت کە سەرنجممە پینگەکەم ئەبێ من بزانم NIC کارتەکەی من واتە لانکارتەکەی تۆی خوێندکار یان من بزانم کۆنێکشنە تعریف کراوە جاری وایە دابەزی و بەڵام تعریف نەکراوە چیەکەم کلیکی ڕاستەکەم لەسەر مای کۆمپیوتەر ئەسمە سەر مانج ئەسمە سەر دیڤایس مەنیجەر ئەسمە سەر بەشێکی تیان وساوە نێتوەرک ئەداپتەر کلیکەکەم لەسەری کلیکەکەم لەسەر نێتوەرک ئەداپتەر بەشێکی تایە لێرە ئەگەر ئاماژە بێ نووسراوە ئەنتڵ ئار ئەمە واتە نووسراوە نێتوەرک کۆنێکشن واتە ئەم لانکارتەی تۆ هیچ کێشەیەشی نییە و تعریف کراوە پینگیشم کردو با بینە سەر خەتۆی خاڵی سێم بزانم من چی ئەەکەم پێویستم کۆمپیوتەرە من بێم IP بەمێ هەروەها سکیوریتیەکەی قفڵکەم واتە مەبەستم پاسۆردە فایروۆڵ ئۆفکەم ئێمە سەر کۆنتڕۆ پەناڵ ئەسمە سەر بەشێکی تیان نووسراوە ئەگەر سێریکەی نێتوەرک ئەند شێرینگ سنتەر کلیکەکەم لەسەرەوە ئەسمە سەر چێنج ئەداپتەر سێتین لەسەر بەشی لۆکاڵ ئێریا کۆنێکشن کلیکی ڕاستکە پرۆپێرتی وەرە سەر IP ڤێژنی 4 خوێندکاری ئازیز دوو جۆر IP تایە 6 و 4 نووسراوە پرۆتۆکۆل ڤێژن 4 TCP IP ڤێژنی 4 من IP ڤێژنی 4 کلیکەکەم ئێمە سەر پرۆپارتی دوو جۆری تیا لێرە with the following IP address خوێندکاری دەست ئەمە لێرە واتە IP ستاتیک کە لەوانەکانی پێشوا باسم کرد ئەو IP کە خۆمان داغڵیەکەین واتە ئەو IP خۆم دروستیەکەم ئێستا لێرە ئەگەر ئاماژە بێ نووسراوە 192.168.2 IP-یەکم بۆ داناوی لە جۆری کلاسی سیە من لەوانەکانی پێشوا باسمان کرد کە بێ ژمارەی یەکەم کەیتە بازنەوە بەراوردی کەی لەگە کلاسەکانە بدەسە مادەم 192 واتە کلاسی سیە کە جۆری سێپنەگماتەکەی 3255 لێرە نووسراوە دیفۆڵت گێتوەی دانە ناوە چونکە هیچ زۆر بە ڕاوتەرێکەوە نەبەستراوە ئینشاڵڵا لاوانەکانی داهاتووە کە هاتینە سەر کۆنفیگەری ڕاوتەر و سویچ لێرە دیفۆڵت گێتوەی هەروەها باسی DNS سێڤەری شەکەین ئەمە ئۆکەیەکەم ئەمە آیپیەکەم دیاری کرد آیپما بە کۆمپیوتەرەکە باکەکەم بەشێکی کەم هەیە نووسراوە change advanced sharing setting کلیکە لەسەری وەرە بەشی خوارەوەی بابەکە نووسراوە turn on password protection sharing یاخود off خوێندکاری عزیز ئەبێم turn off ئەبێ پاسوەردەکەت off کە ئەگەر ئۆفی نەکەی ڕێگەت پێ نایە کۆمپیوتەری بەرامبەری شتەکانکە کلیکەکەم لەسەر off save changeەکەم ئێمەوە سەر ئەمە خاڵێکی تر لەو خاڵانە پێوتێ Windows Firewall کلیکەکەم لەسەر Windows Firewall ئەسمە سەر نووسراوە turn Windows Firewall on or off تۆی خوێندکار تۆی خۆش تۆی فێرخوازی خۆشەویست ئەبێ فایرۆڵەکەش ئۆفکەین ئەگەر لێرە ئاماژە بکەین دوو زۆرمانێ لە بەشی هۆممانێ لە شتی بە پەبلیک ئێمە هیچمان بە پەبلیک نیە لەسەر هۆمەکە لەسەر ئەبێ چیکەین ئۆفی Windows Firewall ئۆفکەین لە چ بەشێکە لە هۆمە ئەو ئۆفیەکەم کلیکەکەم لێرە ئۆفەکەم لە بەشی خوارۆڵێم ئۆکەیەکەم ئەگەر دوی ئاماژە بە لێرە سێریکە زەربیاوە لە هۆمەکە بەڵام پەبلیک نێتوەرکەکە ئۆفە نووسراوە نۆت کۆنێکشن لەم نووسراوە کۆنێکت باش من IP ما بە کۆمپیوتەرەکە تێستی لانکارتەکەم کرد
هاتم پازۆردم ئۆف کرد فارۆڵم ئۆف کرد ئەبێ ئەمە لە کۆمپیوتەری یەکەمە ئەم هەنگاوانەم هەمووی ئەنجام بە ئێمە سەر کۆمپیوتەری دووەم ئەچم بۆ کۆمپیوتەری دووەم بە هەمان شێوی کۆمپیوتەری یەکەم ئیشەکان مەکەم یەکەم شت بزانم ئەچمە سەر ستارت ئەچمە سەر CMD واتە ڕنگ شاشە ڕەش پینگەکەم تۆی خوێندکە لێرە ئەتوانیت دووبارەیەکەینەوە تۆ ئەگەر لەوتر تێنەگەیشت و لەمان ئەتوانیت ئاماژە پێبین 127 IP-ەکە بەکاردێ بۆ تێستی لانکار واتە تێستی مەشین هیچ کێشەی نییە ئەمە بەجێڵم داخەم بزانم لانکارتەکەم تعریف کراوە مەسەر مەنیج کلیکی یەکەم ئێستا سەر دیڤایس مەنیجەر دوای ئەوە بەشێکم هەیە بەشی نێتۆرک سێرەکەم نووسراوە نێتۆرک کۆنێکشن هیچ کێشەیەکی نییە ئەمە خاڵێکی تر کە لێرە ئەوێت دیاریکەم ئێمە سەر کۆنتڕۆل پەناڵ لە کۆمپیوتەری یەکەم چۆن هەمان لە کۆمپیوتەری دووەم هەمان ئیشە بێ ئەنجام دەمەوە نێتۆرک ئەنشێنی سێرەک تێتین کۆنتڕۆل ئێنە سەر چینج ئەداپتەر سێدین لەسەر لۆکاڵ ئێرە ئەبێ ئایپیش بەم بە کۆمپیوتەرەکە ئەبێ ئالێرە ئەو ئایپ کە ئێم بەم کۆمپیوتەرە لە هەمان ڕێنج و کلاسی ئایپەکەی پێشوو بێ ئاگادار بە خوێندکاری عەزیز ئەگەر کۆمپیوتەرێک کلاسی A بێ نابێت کۆمپیوتەرەکەت کلاسی B یان C بێ ئەبێ لە هەمان کلاس و لە هەمان ڕێنج بن لەوەی ترا 192 یەکدوومانەیە لێرە 192 کلیکەکەین ئەڵێن ئۆکەی کێشە ئاگادار بە ئەیلێمەوە ئەبێ کلاسەکان لە هەمان ڕێنج بن لە هەمان IP بن واتە بۆ نمونە لێرە نووسیمە 192 ئەبێ لەو 192 یەکدوو بێ وتمان لە کلاسی C سێدانەی یەکەم نێتۆرکە هۆستەکە واتە بێ بەس هۆستەکە جیاواز بن نێتۆرکەکانی هەمان شت بن تێسیەمیشم کرد اینجا ئەچمە سەر چێنج ئەدڤانس شەری ئەنسێنتەر بزانم پازۆر بێ ئەمیش ئۆفکەم ئۆفە کێشەی تەواوە ئێمە سەر خاڵێکی کە بێ لە ئەمانیشا ویندۆز فارۆڵ ئۆفکەم پێیز ناکە لێرە چووکە کراوە سەری کە ئەگەر ئاماژەیەک ئەڵێ فارۆڵەکەم ئۆفە و پەبلیک نێتۆرکەکەم کۆنێکشنە باش ئێستا من هاتم ئەم دوو کۆمپیوتەرم بەیەکەوە خاڵەکانیم کرد بۆچیا بزانم کۆنێکشن هەیە لە نێوان ئەم دوو کۆمپیوتەریانە ئێمە سەر PC یەکەم ئەینە شت ئەچمە سەر شاشە ڕەشەکە ئەچمە سەر CMD ئەنووسم پینگەکەم بۆ 168 2 ئەگەر لێرە سەریکەی ئەڵێ ئەو پینگەی تۆ کردووە بە کۆمپیوتەرەکە دیش ئەم لێرە کۆنێکشنی هەیە ئێمە سەر کۆمپیوتەری دووەم بە هەمان شێوە پینگەکەم بۆ کۆمپیوتەری یەکەم CMD ئەڵێم پینگەکەم بۆ 168 لەم پینگە و یعنی چی پینگ جەماعەت خوێندکاری ئازیز واتە بزانم ئەم دوو کۆمپیوتەرە کۆنێکشنی هەیە ئەگەر پینگە بوو یعنی کۆنێکشن هەیە ئێستا کۆنێکشنیش هیچ کێشەمان نییە شتێکمان هەیە ئەبێ بزانین کە لە هەردوو کۆمپیوتەرەکە خوێندکاری ئازیز خوێندکاری خۆشەویست ئەبێ بزانین هەمان وەرگروپ هەمان کلاسیان داین وەرگروپ چییە ئەگەر لێرە سیریکەی کۆمپیوتەرنەیمان هەیە لەگەڵ وەرگروپ خوێندکاری ئازیز با باسێکی بەسیط بە خێرایی باسی وەرگروپ و کۆمپیوتەرنەی بکەین کۆمپیوتەرنەیم ئەبێ جیاواز بێ لەسەر کۆمپیوتەرەکان بەڵام وەرگروپ ئەبێ هەمان وەرگروپیانە وەکو وایە ئێمە مەسەلەن من جەنابێت من باوکم ناوێشیە خۆم ناوێکم بەڵام هەموو خوشک و براکانم کە بانگەکرێن لە قوتابخانەیان لە هەر شوێنێ بە ناوی باوکمانەیە کەواتە وەرگروپ ئەو وەکو باوکە بێنە بەرچاوی خۆ ئەبێ هەموو کۆمپیوتەرەکان هەمان وەرگروپیانە بێ بەڵام ناوەکان جیاوازە سە ناوی تۆ ناوی من لەگەڵ خوشک و براکانتە جیاوازە ئەوە وەرگرم چۆن بزانم چێنج لێرە کلیکەکەم لەسەر چێنج سێتی نووسراوە کۆمپیوتەرنەی PC2 وەرگروپەکەش هەمان وەرگروپە ئەبێ بێم لەسەر کۆمپیوتەرەکەی تریش ئاماژە بزانم هەمان شتم هەیە ئەبێ لە هەردوو کۆمپیوتەرەکە هەمان شت بن ئێمە سەر PC1 کلیشی ڕا لەسەر مای کۆمپیوتەر پرۆپێرتی بەڵێ وەرگروپ ئەم لێرە PC1 ناوە لە کۆمپیوتەرەکەی ترا ناوی PC2 تەنها شت ما بێ بزانم شتێکم پێوترێ نێت ڤیو بزانم نێت ڤیو چییە بزانین نێت ڤیو بۆچی بەکاردێ ئیشی چییە
بزانین نێت ڤیو ئەڵێم نێت سپیس نێت ڤیو نێت ڤیو چییە؟ ئێستا زانی نێت ڤیو سەریکە نێت ڤیو واتە بزانی چەند کۆمپیوتەر نیم لەسەر ئەم وەرگروپە ئیشەکە ئێستا گە لێرە سەریکەی PC1 PC2 ئەڵێ ئەو ئاڵەتی the command complete successfully واتە ئەم دوو کۆمپیوتەرە تەنها لەم گروپەی کە دامناوی لەم خێزانە ئەو کووا بێ لە ماڵەوە خێزانێک بن باوکی دایکە دوو مناڵیە بێ دوو کەسن سەرەکەی PC1 PC2 ئەمە لە کۆمپیوتەری یەکەم ئێمە سەر کۆمپیوتەرەکەی تریش بە هەمان شت بزانم هەمان وەرگروپن هەمان شتیان هەیە کلیکی ڕاست ئێمە سەر CMD شاشەڕەشەکە ئەڵێم نێت ڤیو کلیکە چاوەڕێکە یەک تۆستایەتە سەری کۆماندەکە بەڵێ ئەڵێ لەم وەرگروپە تەنها PC1 و PC2 هەیە هیوادارم توانی بێتم سوودێکم بە توی خوێندکاری بە توی ئەزیز گیان بێ بۆ هەر پرسیارێک بۆ هەر بابەتێک هەر پێشنیارێک و ڕەخنێک خۆشحاڵەمین سەردانمان بکەی بۆ کەناڵی SPUSD بە تایبەت بەرنامەی SPUTech ڕێز و خۆشەویستی من قوبولکەن کاتێکی خۆش ئینشەڵا لە بەرنامەی داهاتووە هین باسی شێری فۆڵدەرەکەین چۆن بتوانین ئەم کۆنێکشنەی ئێمڕۆ ئێمە کرمان بۆچی باشە ئینشەڵا لە هەڵخەکانی داهاتووە لە خزمەتان ئەگەم بە خاتان ئەسپێرم تا هەڵخەیەکی تر کاتێکی خۆش خواتان لەگەڵ کۆتایی بەرنامەی ئەمجارشمان بە گردە ڤیدۆیەک دەبێت لەسەر سکان سێت کە لە فیلمی مۆدێرن تایم لە ساڵی 1936 چارلی چاپلن ڕۆڵی تێدا دەبینێت بەختەوەربن.